ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لەمڕۆ و دوێنێش تقریبان ینی جم و جوڵەکان لە دنیا لە ڕۆژڵاتی ناوەڕاست و تەنانەت لە عێراقیش خەریکە گەرمە بێت جوڵە سیاسی و ئەمنیەکان. هەر ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێری پایتەختی کرد لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبوویەوە. هەروەها لە عومان نوێنێری ترامپ لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران کۆبوونەوە. ینی خەریکە جم و جوڵەکان لە تەواوی دنیادا ڕوو دەدەن دەگوترێ بۆنی گۆڕانکاریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی تاوەکو ئێستا جێگەی پرسیارە هەریەکە لە پارتی وێکێتی لە دوای زیاتر لە 6 مانگە لە ئەنجامی هەڵبژاردنەکان تاوەکو ئێستا کابینەی دەیەمیان پێک نەهێناوە. ئەوان پێش جەژنی ڕەمەزان کۆبوونەوەکانیان گەرم و گوڕتر بوو. لە دوای جەژنی ڕەمەزانەوە هیچ کۆبوونەوەیەک بۆ پێکهێنانی کابینەی نوێ ئەنجام نەدراوە. لەم لاولاش کە بەرپرسەکانیان دەدوێنیت باس لەوە دەکەن کە تاوەکو ئێستا لەسەر پۆستەکان هیچ گفتگۆیەک نەکراوە و هیچ ڕێکەوتنێک نەکراوە. بەڵام دەگوترێ ڕەشنووسێکیان ئامادە کردووە لێک نزیکن. بۆچی تاوەکو ئێستا بۆ نمونە ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕوو دەدەن ئەمان ڕناچڵکێنێت و زووتر حکوومەتەکە و پەرلەمان پێک بێنن. ئەوە یانزەیش دیاری کرا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە کە ئەمان کەی کابینە نوێەکە پێک دێنن. دەنگۆیەکی شەیە دەگوترێت بەم شێوەیە مماتەڵە بەکاتەکەن بۆ ئەوەی کە تاوەکو هەڵبژاردننی دوای پەرلەمانی عێراق و کاتە کابینەکە پێکەهێنرێت. من هەموو ئەم ئەگەرانە دەکەم بە پرسیار بۆ میوانەکەم کەوی زۆر بەڕێز دکتۆر دارە محەممەدەمینە وەزیری پێشووتری ژینگە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێم خۆشە ئەم ئێوارەیە کە ئەو میوانی زوومە بۆ پێی کە پێشتر ئەزمموی باشی هەبووە لە کاری حکومی هەروە کەسێکی سیاسی و ڕۆشنبیر و هەروەها چاودێرێکیشە کە دەزانێت گۆڕانکاریەکان بەکوێ دەگات کە ئەمڕۆ میوانە لە ستۆدیۆ مامۆستا زۆ بەخێر ئەزێتان کێشا بەخێر بۆ زوو. سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی تاوەکو ئێستا کابینەی نوێ پێک نەهێنراوە. بەناخۆی بەخشندە مێرەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرانی بەڕێز لە ڕاستیدا دەبوو کابینەی نوێ بە تایبەتی لە بارودۆخێکی ئێستا کە جیهان و ناوچەکەەوە عێراق و کوردستانی پیاتێ پەردەبێ زۆر زوو پێک بهێنرایە و بەداخەوە کە ئەو پەتایی لە یەکێتی و پارتی داوە بە ساڵانی ڕابردوو هەتا ئێستا درێژەی هەیە. ئەوەندەی بیر لە بەرژەوەندی حیزبیەکەنەوە بیر لە بەرژەوەندی گشتی ناکەنەوە ئەوەندەی بەرژەوەندی خۆیانیانەوێ ئەوەندە بیر لە بەرژەوەندی کوردستان ناکەنەوە. هەر بۆ ێش بەڕاستی من پێم وایە ئێمە لە جیاتیەوەی بەرەو بە دەوڵەت بوون بچین خەریکە فیدراالێکەش لە دەزدەین. وردە وردە دەسەڵاتەکانی هەرێم کەم دەبێتەوە و دەسەڵاتی حکوومەتی فیدراالی زیاد دەبێت ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی فیدرال مەرجەکانی خۆی زیاتر بەسەر ئێمە ئەسەپێنێ. خۆی دکتۆمە یەکێکە لە مەترسیەکان ئەی بەرژەوەندی حیزبەکە لەکوایە کە ئەمان ئاوا کاتەکەن و پێکی نایەنە بەزانی چۆنە ئەمە بەسم بۆی ئەمە مبتەدایەکە بۆی بڵێم کە ئێمە لە ڕاستیە لە دوای ڕوخانی ڕژێمەوە دەتوانم بڵێم خاوەنی عراقیش بووین نەکەرێم کورتوانی لە بەغدا پۆستی گرنگ بەدەست بێنێ و خاوەنی بڕیار بێ و دەستور کورد بینوسێتەوە و نەکەرەوە ئەمنیەتی پاراستنی ناو بەغدای پایتەختیش لە دەست پێشمەرگە و کووردا بوو و کورد پۆستە گرنگەکانی هەبوو. دیبلۆماسیەتی عراقی باوەڕ کە زۆربەی زۆری سەفیر و قونسوڵەکانی عراق لە دەرەوە هەمووی کورد بوون. ئەنیەکێتی پارتی بارەزوو خوان دەستیان کرا بۆ خەڵکیان دانا. دای وردە وردە کارێکمان کرد ئێستا هەرێمی کوردستانە کەشمان نەما و سنوورەکانمان هاتوۆتەوە پردیە و قەرانگیر و بە قەرانگیریش ناوەڵەبان مەقان و دواتری ژەوەی کە هەمانە ڕۆژانە بەغدا مەرجەکانی خۆی بەسەر هەرێما فەرزەکە و هەرێمی کوردستانی ڕۆژ بە ڕۆژ بێهێستر و بێ پێستر و لاوااسترە بێ.
یەکێتی پارتی بەردەوام بیریان لە بەرژەوەندی حیزبی کردوێتەوە بریان لەوە کردوێتەوە چۆن پۆستێکی زیاتر بەدەست بێنن ینی ئێستا حکوومەت بۆ پێک نایە ئەوە چەند مانگێک بەسەریا تێپەڕی بۆ لە ڕاستیە ئەگەر ئێمە وردی بکەینەوەیان ئەگەر لایەنێکە بێ بچێتە دادگای فیدراڵی شکات لەم حکوومەتە بکە لەسەر ئەم وەزایی کە یەکێتی و پارتی کە نانتوانیوە پەرلەمان کۆ بێتەوە حکوومەت دروست بێ نە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردراوە نە حکوومەت و نە سەرۆکایەتی هێرم ئەو هەڵبژاردنە هەر ئلغا بێ و تەمان هەڵەوەشێتەوە بۆش ڕەنگە بزانیان تەجروبەتە بووە خۆ ئەگەر لە ئێستا شەڕێ بکەون تاس دەستەی سەرۆکاتی هەڵە بژێرە کاتوێ لەمجا تا ئەوان کۆ بنە و سەرۆکۆزیران ڕاستکردن وانە هەمووی پاکێجێکە ئەبێ پێک بێن سەریکە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پەرلەمان و جێگر و مقڕێرەکەیەتی کە سکرتێری پەرلەمانە سەرۆکی هەرێم سەرۆک و جێگرەکەیەتی سەرۆکی حکوومەت سەرۆک و جێگرەکەی ئەمە نامی بەبێ بە پاکێجێک لەسەری ڕێکەوەنێکەتی پارتی کەڕک ناکەون پارتی پێی وایە سەرۆکی پەرلەمان بابەیەکێتی و باقی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت نادابێکێتی ئەمە ڕای پارتیە و وەزارەتی ناوخۆشیان نەداتی یەکێتیش هەتا ئەم دەقەیە سوورە لە سەرۆکی یەکێک لەو سەرۆکایەتیانەی بدرێتێ بەس بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم ئەمە ئەبا پێم وایە کاکدار ئەمە یەکلایی بووەتەوە ینی پارتی قوربانێک سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئەوە لای پارتیەک لابەوە لای یەکێتیەک لانەبووەوە ئەمە زانیاریە ئەمە زانیاریە من یەکێتی هەر پێداگریەکەلەوە یەکێتی تا ئێستا پێداگریەکە داوای یەکێک لەو سەرۆکایەتیان ناکە یان لانی کەم سەرۆکایەتی دەستەی دادوەریان پێ بدا کە پارتی ئەوەش ئامادەنێ بیانداتی لەبەرەوە لە سەر پۆستەکان ڕێک ناکەون دوجار کێشەکان کێشەی پۆستە کێ ئێمە ئەگەر کێشەی نەتەوەمان هەبێ و لە بارودۆخێکی زۆر حساسە کە ئەمڕۆ دنیا پیاگوزەر دەکا دەبوو زۆر بەزووی حکوومەت دروست بێ بە دەرلەوەی سەرۆکی حکوومەت کێ بێ سەرۆکی هەرێم کێ بێ دەبوو لەسەر هەندێک پۆست بێن کەسێکی تەکنۆکرات دانێن و هەر کێشە دروست نەکەن گەور لەوەی باوەڕکە لە ناو خۆی حیزبی شاکێشە هەیە لەوەی چی ئەم پۆستە وەرگێ بەداخەوە ئەمە وای یەک پرسیاری لێ بکەم کاکدارە ئەوەی کە تۆ ئێڵەی داواکردنی یەکێک لە سەرۆکایەتەکە بەڵێ لە دانیشتنەکەی کاکپاڤڵ و مەسروبازانی باس کراوە یەکلانە بۆتەوە تا ئێستا ئەخر ینی گفتگۆی لەسەر کراوە باس کراوە بەڵام چاوەڕی جوابی پارتین بەزەوەی من بزانم تا ئێستا پارتی ئامادە نییە ئەو پۆستانە بدا ئەوەی کێتیش پێی وایە کە لە بانگەشێڵ بژاردنایەکێتی بەڕاستی چین هێشتەوە ئەگەر بێت و هەر وەکو جاران بڕوە هەر جێگری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی هەرێمی هەبێ مانەوایەکێتی نەیتوانێت گۆڕانکارێک بکە کە لە ڕاستی بوو داواکانی یەکێتی گۆڕانی لە سیستمی حکومڕانی و بەڕێ تۆ تەسەورەکەی بازێ لەسەمە ورتە قسەکەیت تەسەورەکەی بە سەرۆکی ئەنجومەنی دادوەری کێشەکە ئاسایی حل بە دووری یا زۆر جاریش پێداگرەکەن لەسەر وەزارەتی ناوخۆ کە پارتی هێشتا ینی ئۆکەی پارتی بەڵێ پارتی وەزارەتی ناوخۆدا بەیەکێتی بەڵێ بەمەرجێک واز لەو دوو سەرۆکایەتێ بێنن بەڵێ پێی وتون ئەی ئەنجومەنی ئەوە ئەنجومەنی دادوەری ماوە یەکێتی ئەڵێ بێ ئەوشمان لەگەڵابنی بەڵام لە ڕاستیە بە یەکشتی پێ بڵم یەکێتی و پارتی ئەمانە خەباتێکی دوورودرەژیان هەیە پێکەوە من وەک کەسێکیشکە لە سیاست تا ئیشم کردو و لە دوای ڕاپەڕینەوە لە زۆربەی زۆری لە لیژنەی ئاشتەکانی نێوانێکێتی و پارتی شابوون بەڕاستی ئەمانە بەدەردی خوان ئەڵێن ئێمە بە یەکتری فێرین ینی ئەوانە ئەوەندە بەقەدەر ئەوەی هەر کەسە دێ پاشقل لە یەکتری بگرێبیت لە بەرژەوەندی نیشتیمانی ناکەنەوە بەداخەویکێتی و پارتی لە پێناوی مانەوەی خۆیانە پیان عیب نەبووە هەر جارێک پەنایان بە وڵاتانی تر بردو و هێزیشیان هێناوە و بە شانازی شۆ باسیەکەن کاک مەسوول لە کتێبەکە لە بەرگەکانی کۆتاییە زۆر بەڕوونی نووسیوێتی ئەڵێ ئەمە یەکێتی بە پاڵپشتی ئێران پەلاماری داین و ئێمەش داوای هاوکاریمان لە تورکیا کرد و تورکیا هادی یارمەتی داین و یەکێتی بە پاڵپشتی ئێران هەولێر و هەمووی گرتبوو ئەمەش داوای یارمەتیمان لە حکوومەتی عراقی کرد و حکوومەت یارمەتی داین و یانی مێژوەکان نووسیوە تۆ شانازیشی پێواکەن مەبەست ئەوەیە بەرژەوەندی حیزبیەکە گەورەترە لە بەرژەوەندی نیشتیمانی ئێستاش یەکێتی و پارتی تەوان بەیەکەوە خێروبێری ئەم وڵاتە خۆن و لە بردننی داهاتەکە شەریکن گومانیتیانی ئەگە بزانن بەرژەوەندی هەردوو لایەنەکەوێتە مەترسیەوە بەرژەوەندی حیزبیان دەسەڵاتەکان لە بین پشێ هەر ڕێگەکەون لە بەرۆشتی مستحیل نییە چەند جاری تر قۆناغی سەختریان تێپەڕان ئەوان شەڕی ناوخۆ ئەو هەموو ڕۆڵەیەت یاچوو دوجار ڕێککەوتن پێکاتنەوە دەبەرەوە من بە مستحیل و دووری نبینم ڕێگەکەون بەڵام تا ئێستاش زەحمەتە و بربەستی گەورە ماوە و ئەوانەیە ماماتەڵەی پێ بکەن لەوانەیە واشیان پێ باش بێ بکەوێتە دوای هەڵبژاردننی عراق لەبەرەوەی
پارتی تا ئێستا بۆ خۆیان بڕیاردەرە و حکومی هەرێمەکە ئەکا و با ساڵێک تری جوابێ کێشەی چییە بەنسبەت یەکێتیشەوە نایەوێ بە شێوازێ بچێتە ناو حکوومەتی ئایندەوە کە ئەو بەڵێنانەی بە خەڵقی دابوو کە بشێک لە خەڵقی یەکێتی و دۆست و لایەنگران یەکێتی کەمێک گەشتبین بوون بەوەی کە گۆڕانکاری ئەکرێ لە ڕوخێنین و وای لەکەین ئەگەر بێت و ئاو بچێتە نا حکوومەتەوە باشە خۆی ساحل لە سەرەتایە کاک دکتۆردارە ساحل لە سەرەتایە یەکێتی لە زۆربەی داواکاریەکانی پاشگەز بووەتەوە یان سا بۆ نمونارێکێک لەوە مۆزوعی تاوتین و هەژماری قبوڵی بەڵەوە ئەوەی کە بۆ نمونە ڕووخان و کردن بە گۆڕین و نازان خۆ کاکپاوڵ خۆی چووە لەگەڵ مەسوو بەزانیدا ینی ئەزای خۆ ئەمە مفاوەزاتە ئەمە ئێماڵین بانگەشیال بژاردنە بەڵام قسەکە لەسەرەوەی ینی دەمێر کەسی کشانەکەی تۆڵێ مەتایسە باسی پۆستمان نەکردووە با پرسیارەکەی منەوە بێ ئایا مەوزوعی ڕەشنووسی چۆنیەتی بەڕێوەبردننی حکوومەت ئەمەە ئەخایەنێک کە باسیلەوە هەر کێشان نیە باوەڕکە نییە باشترین ڕژنووز نووسراوە هەموو جارێکە حکوومەت دروست بووە من ئەمە دوای کەمە ئەوە لەسەر کاغەز بەڵام کە لەو کابینەکە تۆ بەڵام بەداخەوە بەکردەوە هیچی جێبەجێ ناکەن کاکە من ئەو ڕۆژگارەی کە یەکێتی ئەوید ئەڕوخێنین و لەگەڵ پارتی ئاوا ئەکەین وە ئەڕوا لەگەڵ برادێک لە بەرپرسیکێتی لێکێک لەم کەناڵانە بەرنمەیەکمان هەبوو وتم من لە تۆ باشترێکێتیە ناسم ئەمانە هەر چۆنەڵێ کەفو کوڵێکە نازانم هاوارێکە پەیوەندی بەڵێ هەر ئەوەندەیە لەوە زیاتر تێپەڕ ناکەوە بۆ معلوماتیشت یان ئەو کاتێک کە هەندێک لایەن پێیان وا بوو کە بەبێ پارتی با حکوومەت دروست بکرێ من تاکیدم لەوە کردەوە کە بە هیچ شێوەیە حکوومەت بەیەکێتی و پارتی دروست ناکرێت چونکە ئەمانە ئیدارە و دەوڵەتمان نییە ئێمە دەستورمان نییە بەقەدەرەوەی 2 میلیشیارێکە حکمی ناوچەیەکە هیچیان ئامادە نییە واز لە دەسەڵاتەکەی بێنێ بۆ کەسی تر ئەمەوای کردووە کە هەرێمی کوردستان بەرەو دوا بێتەوە ئەمە هەموو وڵاتانی ئیقلیمی لە هەمویان نزیکتر لە ئێمە ئێران و تورکیان باش ئەزانن بۆیە باشکرا دەستی وەردانیان کردووە لەبەرەوەی دوو هێز حکومەکەن وەکو میلیشیارێکان ناوچەیەکی بەدەستەوێت لەبەرەوەیان بە ئاسانی هاتوونە ناوە و هەر جارێکیشیان ئەمیان لە دژی ئەویان پێشوازی لەوی ترەکە ینی خەریکە کوردستانەکەمان لەدەست دەرەچێ ئەم ڕاستی ئەمریکەکانی باش ئەزانن چەند جاریش پێیان وتون چەند جارویسیان هەموو هاوکاریەکانی پێشمەرگە ڕاگرن لەبەرەوەی کە ئامادەنین هێزی پێشمەرگە بکەن بە یەکتری لەبەرەوە ڕاستی ئەم دوو حیزبە بوون بە کارەساتێک بۆ هەرێمی کوردستان ناڵم لەم بارودۆخی کە خەڵک شاڕوانی شتی گەورە ئەکا گۆڕانکاری گەورە ببێ لە جیهان لە ناوچەکە هەندێک خەڵک باس لەوە کا داڕشتنەوەی چەند بە بۆچوونی من ئەوە قۆناغێکی دوورە نەخشەی ناوچەکە ئەوە قسەیەکە ئیسرائیل داوای لەکە بەڵام ئەوەی کە سپۆنسەری ئیسرائیل و باوکێتی و خزمەت با بڵێن پشتیوانی لەکە ئەمریکیەکانان ئەمریکا لەگەڵ گۆڕانکاری نیە لە ناوچەکە ئەمریکا ئێستا باشکرا ناشارێتەوە لەگەڵ ئەو وڵاتانەیە کە بەرژەوەندی هەیە بۆ نمونە لەگەڵ ئۆردۆگانە ترامپ مەتحوسەنای ئۆردۆگانەکەوە پشتیوانیە کاوەڵێ چۆتە سووریا بە باش ێزانین لەبەرەوەی نفوزی ئێرانی و رووسی لە ناو سووریا نەهێشت یعنی مانایوە ئەوە بڕیاری داوە لە سەردانەکەی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانی تورکیاش بکە بابەتی ئەوانەیە ئەم لە داڕشتنەوەی ناوچەکە ئەمریکا لەگەڵ ئەو گۆڕانکاریانە نییە ببێ و هەر بۆیەش ئەمریکیەکان داوایان کرد لە ڕۆژاوا کە لەگەڵ ئەحمەد شەرع کۆبنەوە بکەن و دانیشتن بکەن و لێک نزیک ببنەوە تا ئەو کاتەیە بن بەیەک ئێمە لەم بارودۆخەیە ئەگەر کورد بەڕاستی ئەو ئێستا حکوومەتی هەرێم ببوایە دەبوو بەدەم چییە گۆڕیا شتێکی بارەکرد بەسەر دۆخەکە زانی چی ئەگەر حکوومەتی هەرێم ئێستا حکوومەت پێک بەهاتایەوە حکوومەتی بفیالەن هەموو لایەک وایە ئێمە زۆر شتە بوو لەگەڵ بەغدا لەم خۆناغایە باشتر دەمانتوانی بیکەن چکە بەغای ساڵ کە بەغدا کە ڕۆژ بە ڕۆژ دەیە نفوزی خۆی زاڵکە و هەموو بڕیارەکانی سەبارەت بە مادەی 140 و هەموو ئەوانەی لە دەستور جێبەجێ نەکراون زۆر لێ بێمنەت بوو بۆ زانیاریتانیانی بەس دوای ئەم گۆڕانکاری لە ناوچەکە بوون کەمبوونەوەی دەسەڵاتی ئێران لە لوبناان و لە سووریا گۆڕانکاری سووریا ئەمە وای کرد کە باشکرا طبعاً ئەمریکا پشتگیری تورکیا کرد و پشتگیری ئەحمەد شەرعی کرد و کاگەر ئەمریکا ناڕازی بووە یەک ڕۆژ ناتوانانی پێشڕەوی بکەن بەڕاستی ئەمە وای کرد سونەی عراقی جارێکتر بێنەوە بەرخۆیان و باسیش لەوا کرێت کە تورکیا پەیوەندیەکی ئێستا گەرمگوڕی لەگەڵ سونەکانی عراقا دەستی ئێران
ینی لاواز بووە دەستی ئێران لە عێراق گومانیتیانی لاواز بووە تۆزانی چەند مانگێکە بەرپرسانی حشتی شعبی لە ماڵەکانی خۆیان ڕاستە کە خۆی شارێتەوە مەترسیان هەر بەی شوێنە لە بنکە بارەگەکانی خۆیان نەخەونە لە ماڵەکانی خۆیان یا لە شارەکانی عێراق لەم شار بۆ شارە ڕۆن یا چون لە ئێرانە دانیشتون و مەترسی زۆر گەورەیان هەیە کە گۆڕانکاری لە عێراق شا ببێ لەم حاڵەتە زۆر پێویستیان بە کوردەیەکە کە خۆگەروانە بێ بابەتی تەڵتینەکە بڕیاری دادگای فیدراالیە کابوو بڕیاری دادگا مولزیمە کەس ناتوانێت لێلادا یەکێتی و پارتی جێبەجیان نەکرد بۆ معلوماتی عراقی حکومەتی عراقیڵێ کاکە نایشارێتەوە سوودانی و هاوپەیمانی دەوڵەت هەمویان دەڵێن ئێمە ناین شەڕێکێتی و پارتی بکەین ڕاستە ساواڵێ بەڵام ئێمە دڵی پارتی و یەکێتی نایەشێنین ئێمە پێویستیمان بە کووردا پێویستیمان بە یەکێتی و پارتیە ئەمە حەقیقەتەکەیەتی یعنی ئەوان ئەمڕۆ ئیشیان بە کووردە سوودانی بۆ چیە ساهاتۆتە هەویستمەوە بپرسم ئیشەکە لەوایە کە ئێمە نزیکین داڵبژاردن و سوودانی لەم تۆقیتایە بۆ هەولێر بە دوای هاوپەیمانیایەت یا کێشەی نەوت و بۆنەوە موچە باسەکرێ و چارەسەرەکرێ هیچ پەیوەندی بە کێشەی نەوت و موچەوە نییە ئەوە هەندێک بابەتن لە بەغدا چەند جار دانیشتنی لەسەر کراوە ورد کراوەتەوە و ڕێڕەوی خۆی گرتووەتە بەر بۆ چارەسەر بەغدا دەیەوێت کۆنتترۆلی بکە نامانە بابەتی سیاسین شیعی عراقی ئەمڕۆ پێویستی بە کووردا چووکە بەبێ کورد دەوڵەتەکان و دەسەڵاتەکان لە خەتەرایە نایەنەوێت دژایەتی کوردکەن دایانەوێت لە کورد نزیک بن ئەمڕۆژ کورد یەکێتی و پارتی خاوەنی دەسەڵاتە زۆرترین لەوان نزیکن و سوودانی یەکێکە لەوانەی دەیەوێت خۆی کاندید کاتەوە حکوومەتی ئایندەی هەبێت دێتە پێشەوە بۆیە لەگەڵ سەرۆکی پارتی کۆ بێتەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆ بێتەوە و لەگەڵ بەرپرسیانی یەکێتیش بەجیا کۆ بێتەوە هەر بۆ ئەوەی پێیان بڵێ کاکە ئەو پشتگیری من بکەن پشتیوانیتانەکەم بەناماتەم ئامادەم بڕیاری دادگای فیدراالیشم جێبەجێ نەکردو لە بە خاتریەوە فەرموویەوە چیم بۆکەن ئەمە ئاشکراکەی کە بەنهێنیش من پێم وایە چەندین سەفقەی تر هەیە بۆی ببێتەوە بە سەرۆک وەزیران و من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوەم مادام ئەمڕۆ سیستمی نوێی جیهانی ڕێگە بەەوە نادا کورد ببێ بە دەوڵەت و جیابێتەوە ئەجینە هەمومان هەر کوردێک حەز بەبوونی دەوڵەتی کوردینەکە ئەوە کوردێکی خاینە گومانیتیانە بەڵام بارودۆخی دنیا ئێستاوایە مادام سیستمی نوێی جیهانی ڕێگە پێ نادا لەسەر و هەموویان و دەستەکانی کورد دەڵێ کاتی نییە کە ئەمریکایە بەناو مانای وایە ببییر لەو بکەی لەگەڵ حکوومەتەکانی خۆمان مافەکانی خۆمان بەدەستبێنین بۆیە لەگەڵ عێراق پەیوەندیەکان زۆر پتەوکرایە بەس سەربەرزانە مادەکانی دەسوور جێبەجێ کرایە کورد خۆی لە ناو بەغا بەهێز کردایە ئێستا کورد لە ناو بەغا هەربوونێکی ڕەمزی هەیە سەر و کۆمارێکی بەهێز و لاوازی هەیە و هیچ دەسەڵاتێکی بۆچی ئەخە تۆ لە ئەڵەی ئێستا شیعەکان و عێراق پێویستیان بە کووردە وڵا ئێستا لەم قۆناغە بێگومان ئەی بۆچی لەوێت دەسەڵاتیان نییە و کورد گوێشمان ناکەنە بەرە مانگە و بارزی خۆیان پارتی وەکێتی خۆیان بەهێز کردووە لە بەغاز لە دژی یەکتری بەردەوام قساکەن لە پەرلەمان و لەانی ئەم ناکۆکێش گواسراوانی کاریگەریە بێ لە تۆزانی شیعەتوانیان بەم هەموو گروپە شیعی کە هەیە لەسەر ڕێژەرایەک ڕێککەون کێ بکەن بە سەرۆک وەزیران کەوانی کێشەی زۆر گەورانە بوو سەرۆک وەزیرانی عراقیش هەموو دەسەڵاتەکانی گرنگە بەزێمە لەگەڵ سەرۆک کۆمارێکی بێدەسەڵات یەکێتی و پارتی ڕێک ناکەوتن شەڕەکە ئەوەندە گەورە بوو کەوتاوە یەکێتی و پارتی لە ناو ئەندامانی خۆیان و ئەندامانی حزبەکانی تر و هەموو ئەوانەی ئەندامیانەی لانجومنی نوێنەرانی عراق کاکە گەردەنگمان پێ بن ئەوەندە پارە ئەدەین و ئەوی دەنگمان پێنەدا هەڕەشەی لەکەین و ئیتر پچڕێک بوو شتێکی عجیب لەسەر سەرۆک کۆمارێکی بەهێز و بێدەسەڵات دوایی ئاوە بیتاقەکە دەرچوو چۆن ئەڵە بازەکە بەسەر دکتۆر لەتیفۆ نیشتەوە و پارتی بردیەوە و گۆڵی خۆی کردو کاندیدی پارتی بوو بەڵێ کاندیدی پارتی بوو گومانی کاکباڤڵەوی نامە ئەندامی ئێمە و کاندیدی معلومە کاکباڤڵ خۆی و ستافەکەی چوونە بەغا و چەند ڕۆژێک خەریک بوون و لەگەڵ هەموو حیزبەکان دانیشتنەوانەی لە بەغا نوێنەریان هەیە کە دەنگ بن بە دکتۆر بەرهەم و بەڵام دوجار نیان بردەوە پارتی توانی لەگەڵ شیعەکانە ڕێککەوێ و لەگەڵ ئێرانە تەمان ئێران ڕۆڵی هەبوو بزانانی یەک حەقیقەتی شەیە تەمان ئێران لەم ناوچەی کاندیدی کاگواڤڵ دکتۆر بەرهەم بەڵێ گومانی واضح بوو بەڵام پارتی بردیەوە پارتی توانی لەگەڵ ئێرانە لەسەر سەفقەیەک پێم وایە ڕێککەوتن و ئێرانیش بوو بەوەسی لەگەڵ شیعەکانە کە دەنگ بن بە کاندیدەکەی پارتی و باشە نیگەرانەکەی پارتی لەگەڵ دکتۆر بەرهەمە تەنها لەسەر و دوو کورسیە بوو کە پێشتر جێڕایە من نازانم بەزانی بڕوا ناکەم یعنی پێیان وابوو کە دکتۆر بەرهەم لە بەرژەوەندی پارتی ئیش ناکە دکتۆر بەرهەم سیاسەتی پارتی ئەوەی داواکاری هەیە بۆی نەکردوون حتمما سەرۆکی پارتی
نیگەران بوو لە دکتۆر بەرهەموو زۆر هەوڵیشیدا کە ئەو نەبێ و ناگەدارم خەڵکێک لە ناو وەرپرسانی پارتی تەمان ویستیان کێشەکە کۆتایی پێبێنن قوربا دکتۆر بەرهەم بێقەچێکە دکتۆر بەرهەم ئامادەی ئێستا هەندێک شتمان بۆ کاڵە بەس ڕێگان بن با من بەڵام دوجار سەرۆکی پارتی هەروەکو خۆی کە زۆر جار کە بە شتێکەوە گرتی بڕیارێکیدا کاک مەسعود هەر سوورە لەسەری سوور و لەسەرەوەی کە نابێت دکتۆر بەرهەم بێ و وەفیالەن قسەی سەری گرت بەڵام تۆ ئێمە سیاسە دەکەین کە تۆ سیاسە دەکەی لە سیاسە تاشتی مستحیلات بۆ لێرە سیاست ینی ئەبەستێتەوە بە ڕق و چینە و شتی شخصی ئادەمەویستم ئەمە بڵێم بەڕاستی سیاست لە دنیاەوە ناکرێ سیاست بە دڵێکی فراوان بە ڕوحێکی گەورە بە کەسایەتێک ئەکرێ لێبور دەبێ بە کەسایەتێک ئەکرێ بەرژەوەندی خۆی و حیزب و بنە ماڵە و هەمووی بخاتە خوار بەرژەوەندی باڵای نەتەوە نیشتیمانەوە کاکە گیان تۆ نمونەی شۆڕەجێڕە گەورەکانی دنیا بێنەوە ئەوانەی توانیوانە ڕابەرایەتی میلەتەکانیان بکەن بۆ ڕزگاری خواز هەموو دینە کەسێکی وەکو غاندیە چوو لای موسڵمانەکان لە مزگەوتەکانیانە نوێژیە کرد ئەگە بەم منطقەی تۆش بێ ئێستا ئەوەی کاک پاڤڵێکا سیاسەتە خۆ بەڵێ وەکو چی وەکەوەی کە پێشتر بۆ نمونە دژی مەسڕ و بەرزانی بوو بەڵام ساچە لەگەری کۆ بێت زانی با من یەک شتە پێ بڵێم جیاوازەکە چی من ئێستا لەگەڵەوە کۆبوونەوەیم با سیاسەتە و شتێکی زۆر دروستە نەک دروستە کاکە لە گەرمەی شەڕی ناوخۆیان دایان هەزار ڕۆڵی ئەم وڵاتە بوو بە قوربانی مام جەلال چوە سەری ڕەش شتێکی باشی کرد ئەوە هەنگاوێکی مێژووی زۆر گەورەیە ئەگەر ئەو نەچوایە ئەو پرۆسەیاشتە چەندی ترە بوو بە قوربانی نامن لەگەڵەوەم کاک مەسعودیش بێتە سلێمانی یعنی سیاست ئەو گەورەیە ئەوێ پێکەوە دانیشن هیچ لایەنێکیش نەخاتە لاوە خۆ کێشەی گەورەی ئەمە چییە باشە بۆ سەرۆکی هەرێم ئێستا تەمان سەرۆکی پارتیە و سەرۆکی هەرێم کاک مەسعود مانەوە نەمانەوە کومەرجعێک بۆ کردوایە بە اعتیباریەوە یەکەم سەرۆکی گەورەترین حیزبە لە هەرێمی کوردستان و بە تەمەنترین سیاسی کوردی شەکە لەو پۆستایە هەبێ و کەسایەتێکیشە کوڕی بارزانەیە ئینکاری ناکرێت دەتوانی زۆر گۆڕانکاری بکەم خۆی بێ لەگەڵێکێتی دانیشە بڵێ پۆستەکان چییە و بژلە لە پێناوی کورد و کوردستانە قەچیەکان پۆستە بۆ ئێمە نابۆ ئێوە بێ لەگەڵ هەموو لایەنەکان دانیشە خەڵقی نەکێشەتان چییە گەندەڵی هەیە بەڵێ هەیە با چارەسەر یەکەم دزی هەیە بەڵێ هەیە خۆچار ئەمە کراوە چارەسەر نەکرا بەڵام نا ئیرادە نییە بۆ چاکردنی سەکە لەسەر ئەوە زانی یەکەم ئیرادە نیە بۆ چاکردنی جاری وایڵەیان ئەم کەسایەتیە گەورە نازانێت کە کوردستان ئەم حاڵی هەیە کە ئەمە مصیبەتە یان ئەیزانێ و لێ بێدەنگە ئەمە خراپتریش ناکرێ ئەمە لەم هەموو گۆڕانکاریانەی ئەمڕۆ لە دنیا هەیە کەوتکار کەوتوتەوەی ئەمریکا و سین هەڕەشە لە یەکتری بکەن و باجەخەنە سەر یەکتری و ئەمریکا و ئێران کاکە خۆیمە لە معادلانە یاژین ئەوانەی کە حەز ناکەن کورد ببێ بە هیچ و داگیرکەری کوردستان بوون ئەوە تورکیا ئێستا خەریکا بێتە قوتبێکی گەورە لە ناوچەکە و ئەمریکا پشتیوانیەکە باشکرا و ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتەکانی فراوانەکە ئەو بنکەکان یەباتە سووریا و لە لیبیا هەیەیەوە لە قەتەر هەیەی و ئێستا تەدەخولەکە لە قەزیەکانی ئەفریقا و ئەوە تورکیا و ئێرانیشە لەگەڵ ئەمریکا ئێستا زۆر لە پێشن و یعنی گومانی تیانە ئەوەی بەوردی چاودێری بارودۆخەکەی کردبێ ئێرانیەکان لە پێناویمانەوەی خۆیانە هەموو شتێکەکەن بە درێژی مێژووی فارسیش فارس زۆر لێزان وە لە مفاوزات و گفتوگوایە و بە زۆر بە نەرمی ڕۆیشتون ئەو کاتە شەڕی ئێران عراق و شەڕی ئێران و عراق نەبوو شەڕی عراق و ئەمریکا و ڕۆژاوا بوو لەگەڵ ئێرانە ئێران کەزانی ناتوانێت درێژە بەو شەڕەبدا خومینی وتی ئەوە من پەرداخە ژەهرەکەم خواردەوە و ڕێکەوتی بۆ لەبەرەوەی مانەوەی کۆماری ئیسلامی پێ مهمتر بوو لەوە درێژە بدە ئێستاش هیچ گومانی تیانە هەر ئەمانە کە تا دوێنێ ئامادە نەبوو لەگەڵ ئەمریکیەکان دانیشتون و لەسەر تەوسیەی خامنەئی دانیشتن بکەن و نەرمیش بنوێن و ئامادەی هەندێک شتیشان دەربڕیوە ترامپی زۆر بە نەرمی قسەی کرد بەڕاست یعنی ئەڵێ ئێمە ئێرانمان بەلاوە گرنگەوە ئەڵێ ئێران ڕازی بووە کۆمپانی ئەمریکیەکان بشن لەوێ وەکو تێسلا وەکو ئەپڵ و نازانام پێ ئێمە ئەمریکارەوەیەوێ شتێکی تری نایە بەڕاست ئێوێ نفوزی هەبێ لە ئێرانە و ئێران تۆزێ لە سین و رووسیا دوور خاتەوە کاوێ کێشەی چییە ئەمریکا جارە کێشەی نییە سیستمی حکمڕانی هەرچی بێ ئەحمە شەرعی قبوڵە کە تا دوێنێ مەطلوب بووە وەنیە سعودیە قبوڵە کە شتێکی تیانێ پێ بڵێ مافی مرۆڤ دۆستی شێتی تورکایەکی قبوڵە با دیکتاتۆریش بێ طالب لەگەڵ تالی زیاتر بەرژەوەندیەکەی بەلاوە گرنگە ئەمریکا ئەزانی ئەمریکا بە درێژایی خۆیەوە بە ترام بە زەقیڵێ بەزەوە سیاسەتی هەمویانە وڵاتەکەشە ئەڵێن گرنگ بەرژەوەندی ئەمریکا هەر کەسێک هەر دەسەڵاتێک لە هەر شوێنێکا بێ مەترسی نەبێ بۆ سەر ئەمنی قەومی ئەمریکا
ئەوە ئێمە کێشەمانی لەگەڵێ بەڵام ئەگەر توانی ئەمنی قومی ئەمە پارێزێ و ڕێگە بدا لە ڕووی ئابوووریەوە کۆمپانیەکانی ئەمریکا لە وڵاتە هەبن ئەمە بەرەستی خۆمانی ئەزانین ئێرانیشکا کە هەموو ئەمانەی قبوڵە ئێران ئاڵێ من نەوەوی دروست ناکەم لەبەرەوەی ڕابەر تەحریمی کردو چەکێکی کۆمەڵ کوژە بە ناوی خامنەیەوە چەند بەیانیان بڵاو کردوەوە ئەمریکاش ئەڵێنەوەی مەکە کەوا بێ هەر ئەم ڕۆژ تەمەن گفتوگەکانیان ئیجابی بوو و لە کۆتایی گفتوگەکانە وەزیری دەرەوە ئێرانتی گەشتبینین و ئیجابی بۆ دانیشتنی تریشەکەین و ڕاستە خۆش دواتر یەکتریان بینیەوە بە یەکۆ چاکشۆنیان کردووە لەگەڵ وەفدە ئەمریکیەکە و ئەمریکاڵێ چەکی ناوچی ئەفو ببوورە وزەی ناوچی هەبێ بۆ بەرهمێنانی کارەباوانە کێشەمانی ئێرانی جەڵێەوەمانێ مانەوە ئەمە خاڵە گرنگەکەی دەستێوەردانیشە نەماوە نە سووریا ماوە نە لوبنان و لە عێراقی دەتوانێت بڵێ خوا حافیز و ئێران معلومیشە بەرژەوەندی خۆی بەلاوە گەورەترە لە سووریا و عێراق ئەگەر ئەم ڕێکەوتنە بکرێ خۆ مەترسیەکە بۆ سەر عێراق نامێنێت بەزای چۆن منی جاواڵم مەترسی بۆ سەر عێراق نامێنێ بەس کورد جاران لەسەر ئەم پەتانە یاریە کرد کاکە بەرپرسانی کورد هەندێکیان خەویانە بینی ئەنگوت ئەوە تورکیا لە دەبێ و ئێمە کە بین بەدەوڵەت یا کێشە دروزە بێ و ئێمە بینەوە خاوەنی عێراق یانە ئەوە کاکە ئێرانە ڕوخێ و یەکسەر ئێمە طبعا حزبەی باهین بە كل يدعي وصلا بليلى هەر کەسە لە لای خۆی هەبوو یا هەندێکیانەوت ئێرانە ڕوخێ ئەمە بین بەشت ئێوە تا زلێزەکەی دنیا کە ئەمریکایە لەگەڵ ئێرانیش و تورکیا دۆسە ڕێگەکەوێت تۆ لەم بیناتیاچی ئەگەر بە سیاسەتێکی حەکیمانە مامەڵە نەکەی و نەزانی چۆن ئیدارەی ئەم تەوازوونە باشە خۆترم داوا لە کوردیشەکە هێزەکانیان ڕێک بخەنەوە یعنی ئەوە تا آخر مۆڵەت سەرەتای 2026 ئەمجا نەوت نابێت بە قاچاق بڕوات و دەبێت عێراق بە زووتین کە هەنادەکردنی نەوت یاریمی کوردستان دەست پێ بکات ئەمانەی چی ئەوە دوو بابەتی لێکژیان بەنسبەت هێزەکانەوە ئەمریکا زۆر دەمێکە داوای یەخستنی هێزەکانەکە لەگەڵ دروستبوونەوەی یەکەم حکوومەتی یەکگرتو و ئەمریکەکان داوای ئەوانە کرد نەک پێشەوە من لە یادمە طبعاً لە ساڵی 99 من یەکێک بووم لەوانەی بەشداریم کرد لە کۆبوونەوەی INC لە نیویۆرک کە ئەمریکا سازی کرد وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ئۆپۆزیسیۆنی عێراقی منیش بەشدار بووم ئەمریکەکان ئەو کاتە زۆر جەختیان لێکێتی و پارتیە کرد کە بێ هەموو سراعاتی خۆتان بخەنە لاو پێک بێن هەموو کورد بەیەکەوە هێزەکانتان ڕێکخەنەوە ئێمە پلانی ڕوخانی سەداممان هەیە پەنتاگۆن و CIA و ئیدارەی ئەمریکی هەرسێ لایەن ڕێکەوتون لەسەرەوەی کە ئەوێ سەدام بڕوخێن و گۆڕانکاریەکە ئەگەر ئێوەتانەوێت لە عێراقی داهاتووە پشکتان هەبێ ڕۆڵتان هەبێ بێ هێزەکانتان یەکخەنەوە و هێزی پێشمەرگە بکەن بەیەک و ئەم کێشە ناوخۆیانەتان حەلکەن و بەیەکەوە پاکەجەکانمان بەنێوەکو کورد لەو کاتەوە بەردەوام لە هەموو کۆبوونەوەیەکە یعنی ئەو باس یەکەم خەریکا بێتە نازانم 29 ساڵە وانە 26 ساڵە ئەمریکەکان داوای ئەوواکەن دوجار هاتوون پارەیان سەرف کردو بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە لەبەرەوە سوور ئەڵێ کاکە چیتر پارە سەرفکەین زوو تا زوو خۆتان یەک بخەن بەڵام بەردەوام ئەمریکەکانەوە لەگەڵ ئەوە بوون لە چوارچەوەی عێراقا بکرێ هەتا فترێ داوایانەکردنا بە هێزی پێشمەرگە بمێنە میلیشیایە لەگەڵ عێراقایەکی خەن تا چارەسەر کرا و زۆرتر ئەمریکەکان بە چیش لە دوای ڕوخانی ڕژەم و ماتەڵیان کرد سێریان کرد شیعە پەلاماریانە دەن سێریان کرد سونەکان گروپی تونڕە و دروست بوو قاعیدە و چیوشی تر ئەمریکەکانتیان بابا مار دۆستی خۆمانن باوازیان لێبێنین وا بڕوە مەبەستم ئەوە ئەو دوو بەنسبەت نەوتیشەوە ئەمریکەکان لە هەموو دانیشتنێکە بە درێژایی لە ساڵی 2006ەوە کە من ئاگادارم داوایان کردووە کە لەگەڵ بەغدا پێکەوە پێک بێن و ئەو مەلەفە بێکەوە حەلکەن و بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون هەرێمی کوردستان بە تەنیا نەوت بفرۆشەوە باشترین بەڵگەش کۆمپانیەکانی ئەمریکا هاتن ئەکسۆن مۆبیل کە گەورەترین کۆمپانیایە هات لە گرێبەستێکی کردنەوە لە هەرێمی کوردستان دەربێنێ دوای ئەوەی کە گرێبەستەکان کرد و دەستکەن بە پرۆسی دەرهێنانی نەوت حکوومەتی عراقی عرضێکی بۆ کردن بێن بچن لە پارێزگای میسان لە خواری عێراق نەوت دەربێنن کە چون سەریان کرد کێڵگەکە ئێوە زۆر گەورەیە ڕۆژی ملیۆنێک بەرمیلە ئەمە ئێرە 50-60 ئیتر عراق پێی وتن یەکێکیان هەڵبژێرن یەکسە بڕیاریاندا کوردستانیان بەجێ هێشت وتیان نا ئێمە ئەومان ێ باشە خۆی سا کۆمپانیەکانم بیانوەگرن ناو کۆمپانیانە ئەو کێشەیەک ترە حکوومەت هەرێمی کوردستان شەریکە لەگەڵ ئەم کۆمپانیانە خۆیان دروستیان کردوون سەهمیان هەیە حەزەکەم پێداگیری بکەن زۆرترین پارەیان بەنێ لە حەقی دەرهێنانەکە بەس ئەمریکا باش بەس ئەتوانێت بۆ نمونە قسەیەک هەیە ئەتوانێت بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان سەربەخۆیانە نەوت بفرۆشە جارێکی کە چونکە دەگوترێ ینی ئەم مۆماتەڵەکردنە بەکات و چارە سەرنەکنی کێشەکان و بیان و هێنانەوە لەلایەن کۆمپانیەکان و دەسی حکوومەت هێرم خۆیت بۆ ئەوەی کە خۆی دەست بکاتەوە بە فرۆشتنی نەوت و تەنانەت دەگوتێ گەر پێی بکرێ موچەیش
خۆی بیە حکوومەتوانێت جارێکی حکوومەتی هەرێمی کوردستان سێریکە لەو کاتەوە کە حکوومەتی یەکگرتو دروست بوو لە 2006 یەکێتی و پارتیەکێتی چۆ هەولێر وەکو حکوومەت بەشدار بوو کەەوە نزیکەی 20 ساڵە بەردەوام لەگەڵ ئەوە بووە لەگەڵ بەغا پێک نەیە خەویەوە بینیوە بەغا ئەڕوخێ و بەردەوام لەمە خیرەشا بۆ ئەم تەڵتین و موچەشتەی دواخست بەغای دووەرە پێک بین داهاتمان ئەوە نەبەرێ 50,000 بەرمیل آخر هیچ نەبوو ئێمە هەموو بودجەکان نێرین هەروتیان نایی هەر چاوەڕێ بوو ناوت بەغا ڕوخێ لەمە خیرەش هەر چاوەڕێ ئەوە بوون بەغا بۆزێک بێ و بڕوخێ و ڕێک نەکەون لەگەڵیە یاخواانەوتەکە بفرۆشن بەڵام حەزەکەم بزانن ئەوە ڕوو نادا لەم قۆناغەیە لە سیاست تا شتێک مستەحیل نییە بەڵام ئەم قۆناغی ئێستا ئێمە تیاژین ئەم چەند ساڵە شتێک لەو بابەتە نییە ئەمریکیەکان پەیوەندیان لەگەڵ بەغا زۆر باشە ولایە زال پەیوەندیان هەیە و هەموو نەوتی عراقیە چێتەوە حسابانقێک کە لە ئەمریکایە لەبەرەوە ئابووری عراق لەژێر دەستی ئەمریکایە ئاسمانی عراق لەژێر دەستی ئەمریکایە و حکوومەتەکەشی گومانی تیانە و هەر بۆیە ژەبینی گەروانە بواە ئەبوو دوای ڕوخانی ڕژێم دیناری عراقی بۆ نمونە $100 لانی کەم 200,000 بەڵام بەعکسەوە دابەزی مانایەوە ئەمریکا کێشەیەکی ئابووری نییە لەگەڵ عراق دوو ئەمریکەکان خۆیان دەڵێنە بێ لەگەڵ عێراق پێک بێن ئەجا بەرژەوەندی ئەمریکا لەگەڵ عێراق زۆر گەورەترەوە لەوەی لەگەڵ هەرێمێتی لە هەرێماندێک کۆمپانیای رووسی و نەرویجی و شێوکی ئەمریکاوانەی بەلاوە مهم نییە بەڕاستی ئەوەی مهمە کە خۆی ئەیبا بۆیە ئەوانەش نەما بە بۆچوونی من کە بەتایبەتی کە لەگەڵ ئێرانە لێک نزیک ببنەوە مانایەوەی حکوومەتی عراقی ئەرەمێنێ هەرێم بیر لەوە نەکاتەوە بەغا ڕوخی بیر لەوە بکاتەوە ئەم عێراقی کە ئێمە قەدەرمان وایە بە ناچاری بووین بە بەشێک لەگەڵ ڕێککەویتون مەجبورین ڕێککەوین جەخۆکەکە من ئەگەر وردی کەمەوە زۆر جارەڵێم ئێمە ئەم عراقی ئێمە بووە بەخت بە تاریخ عراق عربی زۆر کەم بووە یان عراقی عجەم ینی هەر کورد زۆرتری لێ بووە لە بەغا بۆ سەرەوە یخۆ بەغا ساڵێکە تاریخی دروستبوونی بەغا زۆر قەدیم نییە کاکە لە سەردەمی عەباسیەکانەوە دروست بوو بۆ بەشار و مەبەستم چییە ئەمە عێراقە هی ئێمەیە عەربی شاتوەکە با بێکەوە بەڕێوەی بەرین ئێستا سەردەمیەوە با پێکەوە بژین با مافەکانی خۆمانەوەی لە دەستورە هاتووە شەڕ لەسەرەوە بکەین بەس باوەڕت ببێ ئەوەندەی شەڕ لەسەر پارە و بودجە و پۆستی کاکە تازە شەڕە لەسەرەوەی چەند سەفیر وەرگرن و چەند قونسوڵمان بنێ و باش ئەو پاکێجەی بەغدا لەگەڵ ئەو پاکێجەی پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگوتەیەک پاکێجە لەگەڵی چێتی گفتگۆی لەسەرکرێ گومانی تیانە سەرۆ کۆمار و وەزیر و هەوا ئەیکەتی و پارتی وەکوتم ئەگە تعبیرەکە دروست بێڵم بە یەکتری فێرن وان هەموو جارەیڵێن ئەڵێن ئێمەوەندەمان گفتوگۆ و دانووسان لەگەڵ یەکتریا کردووە بەرپرسەکانی ئەڵێ کە دانیشین یەکسەر زانین بەرەبەر ماڵەتی ئەمانە بیر لەواکەنەوە ئەڵێ کە باشە من ئەم پۆستەم بەرێ بەس ناهاوسەنگێکێ بەس دوایی لە بەغا سەرۆ کۆمارەکە بۆ ئێمە وەزیرەکەی تریان بۆ ئێمە ئەوە هەمووی بێکەوە گرێدەن دەستا بیر لەوە شەکەنەوە کە لەگەڵ پۆستی سەرۆ کۆماری عراق و لەگەڵ هەندێک پۆستی تر لە بەغا لێکی دەن من وەکوتم تەسەورەکەی تواکەکدارێ سەورەکەم دواکەوێ بۆ ئەو کاتی هەڵبژاردنە ئەمە تۆ چونکە من پێنجشەم ینی ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پارتی ئەشواخان میوانم بوو ئەیوو لەم نزیکانە گوایە دانیشتن و لەسەر پۆستەکان ڕێکەوە بەڵام دانیشتن هەیە ئەشکرێ بەس بە بۆچوونی من بە ئاسانی ڕێک ناکەون سەریکە بۆ پارتی وا باشە وەزعەکە بمێنێتەوە حکومەتی خۆیەتی لەگەڵ بەغاشا ڕێکەوتنێکی هەیە بۆ ئەم هەڵبژاردنە بتوانێت سەڵتێکی باش بێن یەکێتیش پێی وایە حکوومەتێک کە هەر وەک جاری پێشوو بێ بە ناچاری بچێتە ناوی وای لێکا لە بەغا کە سیقی پێ نامێنە دەنگی پێ نادەوە لەبەرەوەیکێتی نایەوێ ئاوا تا لانی کەم هەڵبژاردنەکە بەغا بکرێ ئەو کاتە بە یەک پاکێش جارێکیکە پۆستەکان زۆر باشە من پرسیارێکم لە جەنابەت هەیە بۆ پێی کە تۆ خۆت لە کابینەی هەشت بوو وەزیر بووی کابینەی پێنج بەڵێ 2006 هەمیشە پارتیۆکێتی ینی ڕەنگە جەنابیشە بزانی دایم قسەی لەسەرەوە کردووە کە شەریکن و پێکەوە دەسەڵات و داهات پێکەوە هەمویان ئاگادارن و خەرجیەکەن بەڵام ئەوەی کە ئێستا بانگەشەی بۆ ئەکرێ یەک حکوومەت و یەک هێز و یەک دەسەڵات ئەمە ڕاستە کە ئێستا قسەکەت لەسەر ئەمەیە لەسەر پرۆژەی یاسایەکە یا ڕێکەوتنیەکە بۆ ئەوەی کە زیاتر ئەمە جێبەجێ بکرێن نەک پۆست و پۆستکاری یەک ڕاستی هەیە پارتی وێکێتی و سیاسەتیش بەگشتی هەر کەسە بە دوای بەرژەوەندەکانی خۆیان ئاگەڕێن پارتی وێکێتی ئامادەنین و ناشتوانن و ناشیکەن هێزی پێشمەرگە چۆنەکەن بەیەک هێزی پێشمەرگە هێزێکی حیزبیە
مانەوەی ئەم دوو حیزبە هێزی پێشمەرگەوە باش شەڕی ناوخۆیان بۆ یەکتری کردووە لەبەرەوە هێزی پێشمەرگە نابێ بە یەک هەریەکە تەوجیهات و تعلیمات لە شوێنی خۆی وەرەگرێ وەزیری پێشمەرگە سەلاحیەتی ئامر هێزێکی نیە قسەیانە لەبەرەوە هەر کەسە مەرجعەتێکی خۆی هەیە کە حیزبەکەی خۆیەتی و زۆر جار پێشنیار کرا بە هێزێکی من لە کۆبوونەوەکان لەگەڵ ئەمریکەکانی دانیشن پێم وتم ئەگەرەتانەوە ئەو کێشە چارەسەرکەن وەرن هێزێکی نیشتیمانی دروستکەن سەر لە نوێ ئەوی شۆنە بێ هەموو ئەو ئەفسەرانەی ئەوانەی پێشمەرگەی دێرین یەکێتی پارتی خانەنشینیان کرد ئەو کادری حیزبینیانی لەم ئەفسەرانەی کە بێلایەنن یان ئەفسەری ئەکادیمین کۆلیژی سەربازیان تاو کردووە زائیدەن خەڵقی گەنج بە بێ جیاوازی بە موالید بانکن ینی بۆ نمونە ئەوانەی موالیدیان 2010 تا 2025 باڵین دەرگای تەتەواعەکەیەوە بەبێ ئەوەی ناوێ حیزبیەکێتی پارتی بێنێ بە خەڵک خۆی بنووس کۆمەڵێک گەنجە چێ لە هەموو لایەکی کوردستانەوە بە دەر لە ئینتیمای حیزبی و ئایدۆلۆژی و سیاسی سامی بە تەسکەی حیزب هەمووی کادری حیزبی بە تەسکەی حیزبی ئەگەر 4 نەفەریان بڕوا بۆ دەرەوە یا خانەنشین بیاواز بێنێ یەکسەر حیزب 4 کەسی تر لە جێگاکایە دانێ ئیتر بەم نەتیجە بە حیاتی ناگەینە هێزی نیشتیمانی هێزی نیشتیمانی چۆن دروزە بێ نەگەوە تۆ جاری وا هەیە لە دایرەیەکە کەسێکەیە زۆر کەفو 20 ساڵ خزمەتی 30 ساڵ خزمەتی تخوا ئەو قسەی یەکێتی چییە لە بەشداریکردنێکی ڕاستەقینە نا بەشداریکردنی ڕاستەقینە بە مەنزوور یەکێتی ئەوەیە بێ ئەڵێ بێ شەریک بین لەبەرەوە ئێمە پێمان تێگەدرێ شەریک بین لە پۆستەکانە نابێ حسابی کورسەکانمان بۆ بکەیت چونکە ئێمە توانین وا بکەین حکوومەت دروست نەبێ باش ئەوە فعلەن یەکێتی ئەگەر بشێ حکوومەت دروست نابێ ئەڵێ ما توانین حکوومەت دروست نەبێ کارێک بکەین با کەم تریشمان هێنابێ لەبەرەوە بێ بەشداری ڕاستەقینانی شەریکمانکەن لە پۆستەکان ئەمە شەڕەکە لە بەرژۆندی خەڵک نییە تۆ بڵێ وڵا قسێک لەسەرەوەی خواگەکدا ئەڵێ ینی تۆ لەسەر داهاتی حکوومەت ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆت ئاوادانەکەی تۆ بەڵام من لێرە ناتوانم تۆ پرۆژەم بۆ نانێری پارەم بۆ قەرژ باوەڕکە هیچی شینی حسێن یەشینی هەریسەکەیە هەمووی بۆ دەستکەوتەکەیە داهاتی ئێستای هەرێم ئیکوا داهاتی سلێمانی چی لێ دەکاک بۆ کوێ برێ ئەی داهاتی هەولێر بۆ کوێ برێم هەموو داهاتی ناوخۆی بەغا بە هەمووی کۆیەکەنەوەی هەموو هەرێم مانگی 50 ملیارێگە نێرن کە ئەوە داهاتی 4 ڕۆژە ئێمە هەمووی داهاتی ئێرە ئەوە نەوتەکە کەس نازانێت هەمووی بە نەوت و بە نانەوتیەوە یەکێتی ئەیباوی ئەو لاش پارتی ئەیباو ڕێژەیەکی زۆر کەمی ئەگەر بچێتەوە بە حکوومەت و باقیش داهاتێکی تر نییە ئێخۆ هیچ پرۆژەیەک نییە کاکە لە مەکتەبە بودجێ ئەوان نییە بەندێ وەرەق بکڕن بە پارەی حانوتەکەی کڕن ئێمە عاشەکەش بەغای نێرەیەکەوە بێم داهاتی بۆ کوێ یانی داهاتی دایرەی کارەبا کە وەزارەتێکی خەدەمیە بوو لە ساڵ 80 کە پارەیەکی زۆر زۆرە بۆ خۆیان سەرفکەنەوە بۆی ئەو سەکتەرە پێی بەرەو پێش پیانی وەز ئەوانە بێ نایدەنەوە بەخۆیان کەس نازانێ بۆ کوێتی خوێنی باڵات ئەو هەموو خوێنکارە بە پارەلێ لە خوێنێ لە هەموو ئاستەکان دکتۆرا و ماستەر و بە کالۆرێست هەموو پارەکە ڕاتە من لێم پرسیون ئەوە لە وەزیرەکانەوە بیگرە تا زۆر لە سەرۆکی زانکۆ عەمیدەکان ڕێژەیەکی زۆر کەمیانە دەنەوە بۆ خۆیان باقی هەمووی ترە ڕاو هەرنا لە سەکتەرەکەی خوێنی باڵایە سەرفیکەن لەبەرەوە حکوومەتداری و دەوڵەتداری وا نابێ ئەمە شەڕی هەریسەکەیە هەر کەسە شەڕی بەش و پشکی خۆیەکە زۆر باشە بەس دکتۆردار ئێستا بۆ نمونە یەکێتی تەسەڵ ناکەم پارتی یەکێتی ڤیتۆی هەیە لەسەر هیچ لایەنێکە بەشداری حکوومەت نەکا یعنی گفتوگۆکان وا ئەبینی کە تەنها پارتیەکێتی حکوومەت حکوومەتەکار بە یەکێتی و پارتی دروزە بێ ئەمەیەک باش لایەنی تری ناوێت لایەنەکانی تر خۆمە لەسەر ساحەی واقعە کۆمەڵە بەشداری پرۆسەکە ناکە یەکگرتووە نایکا باشکرا ڕاگەیاندووە و من پێم وایە لایەنەکانی تریش نەوەی نوێ شەر بەشداری حکوومەت ناکە چکۆ بەرژەوەندیەکەی لەوایە بە دەرەوە بێ کاسپێکە باشترە هەنی چۆنەڵێ بۆ کاسپیە نەکاسبی نانی با بڵێ باشە تابیرە نەیڵین باشە ئەخۆ بۆ ئەو ئێرشی کردە سەر ئێوەمانان ئەوان بەشدارن لە هەلیسەکە نەخێر بۆچی ئێخۆ باشە ئەو پێشنیارێکی کەوتی وەرە بە ئێمە حکوومەت ڕاستەکەی پێشنیاری کرد ئەو خۆشێزانێ ئێمە بەشدار نین واژزانێک کە نە لە حکوومەتین و نەبوو جەمان هەیە بەڵام ئەو پێشنیاری کردوواڵێ وەرن لەگەڵ یەکێتی لە کاتێکا خۆی باشەزانێ حکوومەت بەبێ پارتی دروست نابێ حکوومەتێک لە سلێمانیا دروستیەکەی چۆن دروستی وەرە ئێمە و هێزەکانی تر لەگەڵ یەکێتی حکوومەت دروستەکەین تۆ لەگەڵ ئەو هێزانەی تر کۆمەڵ کە هەر نەچۆتە پەرلەمان
ێ باشە 50 کورسیتان نییە یعنی چۆن دروستیەکەی خۆمە ڕقەمە نامەر مزایدەیەک بوو بە خەڵک بڵێەوە من حازرم حکومت دروستەکەم تۆ لەو لەگەڵ پارتی دانیشی و ڕێکەوتە نامەت هەیە و لەم لاشەوە زانی کورسەکان ناگاتە 50 ئەش زانی بە حکوومەت بە سلێمانی دروست نابێ هاتووی ئەڵێوا لەگەڵ یەکێتیەوە حیزبانەی تروەرم بە حکوومەتێک دروستکەین ئەمە مزایدەیەکی بێمانایە لە شتێکە کازانی ناکرێیانی پێوترێ مستەحیلات چونکە ناگەیە 50 لەبەرەوە بەڕاستی باشە خۆ خەڵکی چاوی لەسەر ئێوەمانانە باشە لە دەروی پارتوێکێتیەوە چیتان پێکرێ و چی ئەمە زۆر گرنگە من ئەمە بڵێم حکوومەت جارەیەکێتی و پارتی خۆیان پێکی بێنن کەسی تریان ناوێت باش وەزارەتەکانی هەر بەشی خۆیانەکە شەڕیان لەسەر وەزارەتی چ مەجبورن حیزب بۆ مدیرعامیش بەڵام شۆڕ بۆ تۆ بۆ مدیرعامی بەڵام من یەکش دەڵێم بۆ مێژوو پارتی لەو بوارە سەخیترە مەسە پارتی کورسێک لە خۆیە هەموو ساڵە کورسێکی یاوە بە حیزبی شوێی کورسی هێنا بێ داوێتی بە سۆسیالیست ئەیدا بە حیزبی تریش ئەگەر بچن ئێستاش کۆمەڵیایە گرت و بچێ لانی کەمێ سەر وەزارەت و زیاتریشانەداتی ئەوە معلوماتە خۆی قسێکی شەبوو لەسەر کۆمەڵ کە گوایە قەینانەچۆن ڕەنگە وەزارەتیان بۆ پێشنیارکەن بچنە کۆمەڵ بچێ دو وەزارەتی پارتی لە حسەی خۆی داتی دواتێ بەڵێ بەس کۆمەڵ ناچ ئەمە پێشنیار کراوە من بەڵێ من زانیاریەکەم بیستووە کەوایە و ئەگەر کۆمەڵی پێ دو وەزارەتیەداتێ بێگرتوشیانداتێ پێشیانوتون بەس ناچن بەرحاڵ بەڵام کە ناچن لەبەر حکومەتەکە بایەکێتی و پارتی پیرۆزی خۆیان بێ دروستیکەن و حکوم بەڕاستی میلە سیقەی پێی نەماوە لە 4 ملیۆن دەنگ دەر 2 ملیۆنی هەر نەچوو دووەکەی تریش کە چوو ئاوا دەنگی داوە کە دیارە و بەڵام ئایندا چووکە خەڵک بۆی تووشی بێهیوایی نەبێ گرنگە ئەویش بە چی ئەبێ منەڵم هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەن پێک بێن هەمویان بەیەکەوە بەرەیەک دروستکەن ئێستا هەستەکەم جمو جوڵێک هەیە خۆشبەختانە گفتوگۆ و جوڵەیەکەیە لە دەرەوە یەکێتی و پارتی ئەگەر ئەم گفتوگۆ جوڵەیە هەموو ئەو لایەنانە دڵسۆزانە بێنە پێشەوە بەڕاستی بە دەر لە جارێکتر ڕڵێم ئینتیمای سیاسی و ئایدۆلۆژی بەرژەوەندی باڵای نیشتیمان و خەمخۆری بۆ ئەم خەڵکە و کۆتایی پێهێنان بەم گەندەڵی و بەم حاڵەتەی کە ئەم دوو حیزبە بەڕاستی بەسەر هەرێمی کوردستانیانە سەفان دۆتوانیان پێکەوە دابەزن بۆ هەڵبژاردننی عراق ئەوە هیوایەک دەتوانن ببنە ئۆپۆزیۆنێکی بەهێز بێگومان ئەبنە ئۆپۆزیۆنێکی بەهێز جێگای متمانەی خەڵک جێگای متمانەی دەرەوەش کاکە ئێستا زۆر جار وڵاتانی دۆستی کوردیش کە تۆ باسی گەندەڵێکە لێو بۆ بەیەکەوە ناتوانن ئۆپۆزیۆنێک دروستکەن بەداخەوە بەڵام من گەشتبینم بۆی کام جارە شتێک بکرێ و پێشم وایە هەر لایەنێک لە ئۆپۆزیۆن ئامادە نەبێ بێتە ناو ئەم بەرە فراوانەوە مێژوو ڕەحمی پێ ناکە کارێکی خراپی شەکاوە خەڵقیش هەڵوێستیە بێ بەرامبەری و بە دڵسۆزشی نازانم چونکە بێ بزان یەکێتی و پارتی دوو هێزی بەهێزن ئیمکانیات و پارە و سەرەتی هەرێمیان لە بەردەستایە وڵاتانی بەڵام گرنگیشە تۆ دوو حزبتەیە دوو هێزتەیە بەڵام لە بەرامبەریا بۆ نمونە 5 هێزی سیاسیش ئەبنەوە پۆسیۆن زۆر گرنگە قورسایی دەبێت کاکە ئەوان پشتیوانی ئەم وڵاتانەی دەوروبەریشیان هەیە بەڵام ئەگەر بێت و ئەم هێزانەی یەک بگرن بەڕاستی قورسایەکی زۆر گەورەیە بێ و کاریگەریشی ئەبێ و خەڵقیش هیوای بۆ گەڕێتەوە کاکە ئەگەر خەڵک بێ هیوا نەبێت لە 4 ملیۆن کەس تقریبن یان نزیکەی 4 ملیۆن دەنگ دەربۆی هەوە دەنگ با 2 ملیۆنی نەچووە بەس ئەم 2 ملیۆنەی کە نەچوە بێزارە لەم دەسەڵاتی کوردی باش چێ دەنگ با بۆ هێزێکی ڕاستەقینە کە نوێنەرایەتی خەڵک کا هی حیزبێک نەبێ هی خەڵک بێ هەموو لایەکیان پێکەوە بن معناوێتی و پارتی کۆتایی باشە تخوا بە کورتی کاتم نەماوە بەس ئەم پێکەوەبوونەتان هەوڵتان ناوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە یەک لیست دابەزن ئەمن ئەمەیە ئێستا هەوڵێک هەیە ئەمە گرنگە چونکە بۆ ینی بەو یاسایە تۆ حیزبە بچووکەکان زەرمەر دەبن دەنگیانە بەڵام ئەو کاتە توان دەنگێکی زۆر کۆکەنە و کورسی زۆریش بێت کاکە یەکەم کورسی زۆرترە هێنی دووهەم یاساکە و کاتە لە بەرژەوەندی تۆژە بێ و خەڵقیش متمانە و متمانە و پێەکە و زیاتر ئەوانەی کە دەنگیشیان نەدا ئامادەن بێن دا ئێستا هەوڵێک هەیە خۆشببختانە ئەوەی من ئاگادارم یەکگرت و کۆمەڵ کە دوو جار داوای کردو ئێستاش داوای ئەوەی کردووە بەرەیەک دروست بکرێ و هەندێک لایەنی تریش ئامادەیان دەربڕیوە من پێم وایە ئەم هەوڵانە ئەگەر سەر بگرێ ئەنجامێکی زۆر باشیە بێ بەس دەبێش بزانین بۆ چوونی خۆمێکێتی و پارتی زۆر ڕێگرە بن لە دروستکردنی بەرەیەکی وە هەوڵەدەن بە هەر هێزێک بێ بەمانیتیانی بە درێژایی مێژوی خۆیان کردویانە دەستێوەردانەکەن یەکەوان پەرلەمانتارە کردنەوە بە چەند ملیۆن دۆلار بە دوای واکراوە لەمە خەریکن
دانی بەردەوام خەریکی ئەو بابەتەن بۆیە بێ ئەو لایەنانەی خۆیان بە دڵسۆز زانن خەڵکی چاودێر بێ بەڕاستی هەر کەسێک ئامادە نەبوو بێتە بەرەیەکی واوە هیوادارم خەڵکی کوردستان خۆیان سزای بن و جارێککە متمانەی پێ نەکەن. زۆ سپاس بۆ دکتۆر دارا محەممەدەمین وەزیری پێشووتری ژینگەی حکوومەت یاریمی کوردستان زۆ بەخێر بیت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاو کوردستان بینەری بەنامەی حەبسات بەخواتان ئەسپێرم خواتان.